بەڵێ بەڕێزان بۆ زانەری زیاتر لە سەر کۆبنەوەکەی ئەمڕۆی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بە سەرپەرشتی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لەبارەی پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ ئومێد خۆشنەو سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمان لەگەڵمان دەبێت. کاگومێت سلااوت لەبێ و شەو باش تۆ بەشداربووی کۆبنەوەکەی ئەمڕۆی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بووی لە کۆبنەوەکەدا چی نوێ وترا چی نوێخرای ڕوو و هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان چێ بەتایبەت لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم؟ بەڵێ لە ڕاگەاندراوێکدا کە تەسەوەڕ دەکرێت لە پاش کەمێکی دیکە هەڵوێست و سەرنج و تێڕوانینی پارتی دموکراتی کوردستان بۆ پرۆسەی سیاسی و هەروەها بەتایبەت بۆ پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بخرێتە ڕوو لەو ڕاگەاندراوەدا کە وەک باسم کرد پاش دەمێکی دیکە بڵاو دەبێتەوە. پارتی دموکراتی کوردستان جارێکی دیکە تاکید لەسەرەوە دەکاتەوە کە پرۆسەی سازان و تەوافقی نیشتیمانی لە وڵاتەدا زەڕورەتە جەختی لەسەر دەکاتەوە پابەندبوونی خۆی بە جارێکی دیکە دووپات دەکاتەوە بۆ ئەوەی کە وەک چۆن لە ڕابردوودا تەواوی پرسەکان بە سازان و تەوافق یەکلا بۆتەوە لە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ئەو سازان و تەوافق و تێگەیشتن و ڕێکەوتنە نیشتیمانیە لە نێوان لایەنە سیاسیەکان بێتە ئاراوە. و پارتی دموکراتی کوردستان لە ڕاگەاندراوەکەی خۆیدا جەخت لەسەرەوە دەکاتەوە و بە زەڕورەتی دەزانێتن بۆ ئەم قۆناغا و تا گەیشتن بە خولی پێنجی پەرلەمانی کوردستان و تاڵبژاردننی خولی ئایندەی پەرلەمانی کوردستان وەک چۆن لە ڕابردووشدا لە سەردانی بۆ لای پارت و لایەنە سیاسیەکانی دیکە جەختی لەسەرەوە کردوێتەوە و تەڵەبی ئەوەی کردووە کە جەنابی سەرۆک لە سەرۆکایەتی بەردەوام بێ لایەنەکانی دیکەش لایەنەکانی دیکەشمان پێوتون کە دەیانەوێت مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ماوەی هەتا کۆتایی ئەم خولە پێویستە زەڕورە بمێنێتەوە لە پۆستەکەیدا؟ ئەمان بەڕوونی پێوتون؟ بەڵێ لە بەڕوونی شاندی باڵای پارتی دموکراتی کوردستان بە سەرۆکایەتی جێگری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان لە هەموو سەردان و کۆبنەوەکانی بۆ لای حزبە سیاسیەکان بەڕوونی ئەو خواستەی پارتی دموکراتی کوردستانی خستۆتە ڕوو بۆ ئەوەی کە ئەم قۆناغەکەی ئەمڕۆمان ئەگەرەکانی ناوچەکە کێشەکانی ئێمە لەگەڵ بەغدا شەڕی تیرۆری نێودەوڵەتی کە ئێستا لە گۆڕەپانی کوردستانە و ئامادەکاری باشووری کوردستان بۆ ئەگەرەکان و هەموو پێداویستیانەیە هەنا دەخوازن سەرۆک لە کارەکەی بەردەوام بێ تا ئەم خولەی پەرلەمان و ئێمە لامان کاتدا لێژنەیەکی دەستوریمان ڕێکەوتنمان لەسەری کردو و لێژنەی دەستوری دەست بەکار بووە بۆ شێوازی هەڵبژاردننی سەرۆک و هەموو ئەو جەدەل و منیقاش و گفتوگۆ و خلافاتەی لە بینماندا هەیە بابەتی دەستور یەکلایی دەکاتەوە بە لە دەستوردا دەکرێت بگەینە تەوافقێکی نیشتیمانی و پارتی دموکراتی کوردستان لە ڕاگەاندراوەکەیدا جەخت لەسەرەوە دەکاتەوە سیستەمی سیاسی لە وڵاتی ئێمە وەک چۆن لە ڕابردوودا سیستەمی پەرلەمانی بۆ جارێکی دیکە لەو ڕاگەاندراوەیدا پارتی دموکراتی کوردستان جەخت لەسەر سیستەمی پەرلەمانی بۆ ئەمڕۆی کوردستان دەکاتەوە و پێداگری لەسەرەوە دەکات کە بۆ شێوازەی کە پارتی دموکراتی کوردستان لە پێشتر ئاماژەی پێکردبوو لە نێوانماندایە سیستەمی پەرلەمانی بۆ شێوازەی کە خۆتان داوەتان مەسەلە ئەوە نییە پارتی دموکراتی کورد نانا ئەوە سیستەم نە ئێمە داوای دەکەین نە ئێمە دروستی دەکەین نە ئێمە دەیتاشین مەبەستمەوە بۆ پێشتر پارتی دموکراتی کوردستان ئاماژی بۆ کردبوو کە ئەوان ڕازین سیستەمەکە پەرلەمانی بێت بەڵام بۆ مەرجەی کە سەرۆک لە نێو خەڵکە هەڵبژێرێت بەڵام چوار لایەنەکەی دیکە ئاماژە بۆ دەکەن سوورن لەسەرەوەی کە دەبێت سەرۆک لە نێو پەرلەمان هەڵبژێرێت. زانی ئێمە ئەگەر ئێمە باز لە سازان دەکەین نەڕەئی پێشوەختەی لایەنەکان دەبێتن بە دڵنیاییەوە 100% جێبەجێ دەبی و نەڕێی ئێمەش 100% جێبەجێ دەبی ئەگەر ئێمە باز لە ئەو قۆناغە دەکەین باز لە تەوافقی نیشتیمانی دەکەین باز لە هەنگاونانمان بەرەو ئایندێکی باشتر دەکەین باز لە ئاوردانەوەمان بۆ ڕابردوو هەیە و دەرز وەرگرتن لە ڕابردوومان باز لە
زیاتر تۆکمەبوونی کایەکانی دیموکراسی لە وڵاتی خۆمان دەکەین ئێمە لە منتەڵەقی ئەوەوە پێمان وایە سیستەم پەرلەمانیە وەک چۆن سیستەمی پەرلەمانی بە هەڵبژاردننی ڕاستەوخۆی سەرۆک سیستەمەکە نابێتە سەرۆکایەتی و هەردوو شێوازی هەڵبژاردننی سەرۆک لە سیستەمی پەرلەمانیدا دەکرێت لە پەرلەمانەوە سەرۆک هەڵبژێردرێ و دەشکرێت لەلایەن گەلەوە هەڵبژێردرێ. پارتی دیموکراتی کوردستان لە منتەڵەقی باوەڕبوونی بەکایەکانی دیموکراسی و مافی هاوڵاتی بوون و کۆڵەگەی دیموکراسیەت و یەکێک لە بنەما ئەساسیەکانی دیموکراسیەت گەڕانەوە بۆ ڕایگەلە و هەڵبژاردننی گەلە لەو منتەڵەقەوە پشتگیری لەو بۆچونەی خۆی دەکات کە تا ئەمڕۆکە ئێمە لەسەر ئەو بابەتە پێمان وایە ئەوە حەقێکی گەلە حەقێکی هاوڵاتیانی ئەو هەرێمەیە بۆ هەڵبژاردننی سوور دەبن لەسەر ئەو حەقی هاوڵاتیانی هەرێمە ئینتیخابی و هەڵبژاردن بکەن. سوور دەبن لە دڵنیاییەوە ئێمە تا ئەمڕۆکە لەسەر ئەو ڕێیە بەردەوامین بەڵام لە ڕاگەاندراوەکەشدا لە ڕاگەاندراوەکەشدا جەخت لەسەرەوە دەکرێتەوە پارتی بەر لە هەموو شتێک تەڵەبی جارێکی دیکە لە بۆ هەموو ئەو بابەتانێکە لە گۆڕێدا هەنا تەڵەبی ئەوە دەکات سوورە لەسەر بە ئەنجام گەیشتنی سازان و تەوافق. ئێمە لە ڕابردوودا تەوافقمان هەبووە لە دابەشکردنی پۆستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، تەوافقمان هەبووە لە پۆستەکانی سەرۆکایەتی پەرلەمان و کارەکانی پەرلەمان، تەوافقمان هەبووە لە دابەشکردنی پۆستەکانمان لە بەغدا، تەوافق وەک باسی لێوە دەکرێت و هەنگاوی بۆ هاویشتراوە لە ئەنجومەنی پارێزگاکان. هەموو ئەوانە کە بە تەوافق بووە بەڵێ زەرورەتە ئەمڕۆ ئەو تەوافقە ئیدامەی پێ بدەین لە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستانیش پێویستیمان بەوە هەیە ئەو تەوافقە ئیدامەی زیاتری پێ بدەین. بابەتی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بابەتی لایەنێک نییە بەتەنیا، بابەتی حزبێک نییە بەتەنیا، بابەتی گروپێک نییە بەتەنیا، وەک چۆن بۆ خۆمان بەڕەوای نابینین بە تەنها سەرنجەکانی ئێمە جێگای ببێتەوە بە هەمان شێوەش بۆ خەڵکی دیکەش پێمان وانە تەنها سەرنج و تێبینەکانی ئەوان جێگای هەڵوەسە لەسەکردن بێتن. کاگەوە کاک ئومێد ببوورە دەمێ هەندێک پرسیار زۆر بە کورتی وەڵام بدەیتەوە لەسەرەوەی کە ئێوە سوور دەبن لەسەرەوەی کە سەرۆک لە نێو پەرلەمانەوە هەڵبژێرێت، سوورن لەسەر بۆچوونەکانی خۆتان بەڕوونی؟ ئێمە پێمان وایە ئەوە حەقەکی هاوڵاتیانە، بەڵێ لە ڕوانگەی ئێمە باشترین شێواز هەڵبژاردننی سەرۆکە لەلایەن هاوڵاتیانەوە. بەڵام کە دەڵێن سازان دەکەین، کە دەڵێن تەوافق دەکەین، کە دەڵێن تەوافقی نیشتیمانیمان پێویستە، پارتی دیموکراتی کوردستان ئەو بابەتە باش مەجالی ئەوەی تێدا هەیە ئەمەگە باز لە سەلاحیەتەکانی سەرۆکی هەرێمەوە دەکەین، مەجالی ئەوەی تێدا هەیە گفتوگۆی لەسەرەوە بکەین لە لێژنەی دەستوریدا کە باز لە شێوازی هەڵبژاردن دەکەین، مەجالی ئەوەی تێدا لە لێژنەی دەستوریدا، بەڵام دیسانەکە تاکید لەسەرەوە دەکەینەوە ئەوە حەقێکی هاوڵاتیانە. بۆیە ئێمە تەڵەبی ئەو سازانە دەکەین، هیوادارین ئەو چەند ڕۆژەی لە بەردەممان ماوە بگەینە سازان و تەوافق، بەڵام نەگەیشتنە سازان و تەوافق بە دڵنیاییەوە فەرزیاتی هیچ لایەنێکمان قبول نییە، دەگەڕێنەوە ڕایگەل کە ئەمڕۆ لە ڕاگەیاندراوەکەی پارتی دیموکراتی کوردستانش بە دڵنیاییەوە ئیشارەتی پێدەدرێتن، دەگەڕێنەوە ڕایگەل ئەگەر نەگەیشتنە سازان نەگەیشتنە تەوافقی نیشتیمانی لە نێوانماندا ئەوە گەلە بڕیار دەداتن شێوازی هەڵبژاردننی سەرۆکەکەی لە ڕێفراندۆمێک یاری دەکرێتن کە ئایا خەڵک دەیەوێتن بەخۆی بەشداری بکاتن یان ئەوەتە لە پەرلەمانەوە بێت. گەر هاتوو کۆبوونەوە کرا بۆ خوێندنەوەی دۆم بۆ پرۆژە یاساکانی سەرۆکایەتی هەرێم، ئەو کاتە پارتی دیموکراتی کوردستان بەشدار دەبێت؟ ئێمە ئەمڕۆ لە کۆبنەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان زۆر بەڕوونی ئەو بابەتەمان باز لێوە کرد و باسی ئەومان کرد کە ئێمە لە 23 حوزەیرانیشدا تەنها لە پێناو پارێزگاریکردن لەو تەوافق و سازان و تێگەیشتن و ئیتفاق جەماعیە نیشتیمانیە کە لە خۆکە هەمانە هیچ چی دیکەمان نەکرد. بۆیە بەشداری نەکردنمان لە کۆبنەوەی 23 حوزەیرانی پەرلەمانی کوردستانیش ویستمان بەڵێ تاکیدمان لەوە کردەوە کە دەبێ سازان لە نێوانماندا درزی تێنەکەوێ کاڵ نەبێتەوە، بۆیە بەشداری ئەو کۆبنەوەی پەرلەمانمان نەکرد و لە دوای 23 حوزەیرانیشەوە هەر هەنگاوێکمان گرت بێتە بەروە، هەر هەنگاوێکمان هاویشت بێتن بە ئاراستەی ئەوە بووە گەڕانەوە بۆ سازان و تەوافق و زەرورەتی سازان و تەوافق. تەمەنا دەکەین پەنا بۆ ئەو بابەتە نەبردرێ، هەرچەندە ئەمڕۆکە لە کۆبنەوەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان باز لەوە کرا و تەڵەب کرا کە پێمان وابوو لە نەتیجەدا ئێمە زۆر بابەتمان وروژاند لە کۆبنەوەیدا، بەڵام تەرکیز لەسەرەوە کە لێژنەی یاسایی کۆ ببێتەوە. لێژنەی یاسایی بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەگەر بمبووری دەبی سەرۆکی لێژنە ئاگاداری بڕیاردەری لێژنە بکاتەوە، بڕیاردەری لێژنە ئاگاداری ئەندامانی لێژنە بکاتەوە. بەس پرسیارێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین. ئێمە خاوەنی 38 کورسین لە پەرلەمانی کوردستان، 3 ئەنداممان هەیە لە لێژنەی یاساییدا. ئەواتە ئەو تەوافقە گەلە ڕابردوو بە تەوافق نەبوو بێتن بە چ شێوەیەک ئەمە یەکەتی بۆ بەقەد یەک لە لێژنەی یاسایی دەستی ئەندامانێ. بڵێ
بەڵام گەرهات و سەرۆکی لیژنەکە ئامادە نەبوو سەرۆکی پەرلەمان بە پێی پەیڕەوی ناوخۆ دەسەڵاتیەوە هەیە کە داوا لە لیژنەکە کۆ ببنەوە. ئێمە دیسان خوازیاری ئەوەینە سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان کە بریتە لە جێگر و سکرتێری پەرلەمان بێلایەنی خۆیان لە دەست ینی بێلایەن بمێننەوە لە بابەتەکان هەرچەندە ئێستا لە ژێر پرسیارە کە ئەو ڕۆژە من ڕوبەڕوو ئەو قسەیمە ئاراستەی بەڕێ سەرۆکی پەرلەمان کرد لە پەنابردن و تەڕەفگیری سەرۆکی پەرلەمان ئێمە ناتوانین وەکو سەرۆکی پەرلەمان سەیری سەرۆکی پەرلەمان بکەین ئەوڕۆ بە ڕاشکاوی بەخۆیم گوتە لە کۆبوونەوە. سەرۆکی پەرلەمان هەر هەنگاوێک بە تەڕەفگیری لەو بابەتە بەهاوێژێتن وەکو سەرۆکی فراکسیۆنێک کە وەکو سەرۆکی فراکسیۆنی حزبەکەی سەیری دەکەین بۆیە ناکرێ ئەوە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە بوای بزولێنی یاسات بووێ دەستکاری بکەی ئەوە سەلاحیەتی ئەوە ئەگەر پەنا بۆ ئەو بابەتانە بە وەک چۆن لە ماوەی ڕابردوودا هەندێک هەنگاو هاویشتراوە بە ئاراستەی حزبی بوونە تەڕەفگیری بوونە بێلایەنی لە دەستدانە بەڵێ بە دڵنیاییەوە سەرۆکایەتی پەرلەمان ئێمە تەمەنای ئەوە دەکەین ئەوان بێلایەنی خۆیان بپارێزن وەکو سەرۆکایەتی پەرلەمان و کار مهنەی پیشەیی خۆیان بکەن تەڕەفگیری بکەن بە لایەنێک و لە دژی لایەنێکی دیکە بە دڵنیاییەوە ئەو لایەنەگەر ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان وەکو سەرۆکایەتی سەیریان ناکەین. گەرهاتوون بابەتە لە نێو لیژنەی یاسایی تێپەڕێنرا و چۆنێ و پەرلەمان بۆی خوێندنەوەی دۆمی بۆ کرێ ئەو کاتە پارتی دیموکراتی کوردستان بەشدار دەبێت لەو کۆبوونەوەیدا دەچێتە نێو کۆبوونەوەیەوە. ئەمە جارێککە تاکید لەسەرەوە دەکەمەوە لەبەرەوەی لە ڕابردوودا هەموو کارنی لە نێوانماندا بووە بە تەوافق بووە دیسان دەپرسینەوە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە خاوەنی 38 کورسی پەرلەمانە 3 ئەندامی هەیە لە لێژنەی یاسایی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی 18 کورسیە 3 ئەندامی هەیە لە لێژنەی یاسایی واتە ئەو تەوافقی لە نێوانمان هەبووە بۆ زۆرینە و کەمینە نەبووە ئێمە کە کاتێک باز لەوە دەکەین تەوافق هەڵدەوەشێتەوە لە هەموو ئەو بابەتانە هەڵدەوەشێتەوە بۆیە ئەمڕۆژ لە کۆبوونەوەکە لە ڕابردوودا بابەتێکی ئێمە بە چاواشە کرا بە ئاقاری دیکە دابردراکە گوایە ئێمە داوای هەڵۆشاندنەوەی تەوافق دەکەین خوانە خواستە داوای ئەوەمان کردبیتن داوای دوو ئیدارەی بکەین نەخێر ئێمە دژی دوو ئیدارەین ئەم ڕۆژ لە کۆبنەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان داوای ئەوەمان کرد کە دوو خاڵی زۆر گرنگ و جەوهریانە لە دوای 23 حوزەیرانەوە وروژێنرانە دەبێ هەڵوەستی لەسەر بکەین یەکێکیان بریتە لەوەی نەفەسێکەیە لە وڵاتەدا جورئەتی بەخۆی داوە باسی دوو ئیدارەیی دەکاتن ئەوە گەڕانەوەی بۆ ڕۆژە ڕەشەکانی کە بەڕێمان کردووە بۆیە ممکنیە ئەمە دەبێ هەڵوێستمان هەبی وەکو پەرلەمان وەکو مەرجعیەتی نیشتیمانی نەتەوەی هەر لایەنێک بیتن هەر کادیرێک بێ هەر ئەندام پەرلەمانێک بێ هەر ڕاگەیاندکارێک بیتن هەر سەرکردە و مەکتەبی سیاسیەک بیتن کە با جورئەت دەکا باسی دوو ئیدارەی دەکە ئەمڕۆ ئێمە داوامان کرد ئیشی پەرلەمانە لەو بابەتە بێتە دەنگ نە لە بابەتێکی سیاسی کە ئیتفاقی سیاسی پێویستە ئینجا بابەتێکی یاسایی کە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆیە داوای ئەومان کرد دەبێ ئێمە ئیدانەی ئەوە بکەین خاڵی دووەم هاوڵاتیان و ڕای گشتی پێیان وایە متمانە لە نێوان لایەنەکان کاڵ بۆ تەوافق نەمایە ئەمڕۆ ئێمە بەڕسمی داوای ئەوەمان کرد داوای هەڵوێست دەکەین ئایا زمانی تەوافقمان بەجێ هێشتووە ئەگەر زمانی تەوافقمان بەجێ هێشتووە هەنگاوەکانمان بە ئاراستەی زۆرینە و کەمینە بین قسەیەک لەسەر بابەتش لەگەڵ ڕووداونەوەیەکان بکەین بەڵام ئەگەر زمانی گەرهاتوو پەرلەمانی کوردستان نێوانمان بکەینەوە کاگومێت گەرهاتوو وەڵامەکەین بە بەڵێو نەخێر دەوێت گەرهاتوو پەرلەمانی کوردستان خوێندنەوەی دومی بۆ پرۆژە یاساکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کرد فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بەشدار دەبێت لەو کۆبوونەوەیدا یاخود نا گەر بەشدار نابێت چی دەکات بەشدار نابێت زانی ئێمە چ دەکەین لەو بابەتەدا دیسان دەگەڕێمەوە سەر ئەو قسەی کە تەوافقات تێک دەچێتن ئەمە پێمان وانییە سیستەمی وڵات شێوازی وڵات شێوازی هەڵبژاردننی سەرۆکی وڵات بە زۆرینە و کەمینە تێبپەڕێنرێتن بۆ نمونە گریمان 56 ئەندامی پەرلەمان بەشداری دەکات لە کۆبنەوەیەکی پەرلەماندا بۆ گۆڕینی ئەو سیستەمە ئەو کاتی لێژنەی دەستوری معنای نامینێ تەوافق و سازان و اتفاقاتی نێوانمان معنای نامینێتن لەو کاتەدا یعنی کەواتە بە 26 ئەندامی پەرلەمان کە دەکاتن نێوە زائیدیەکی حزوری ئامادەبانی پەرلەمان 26 ئەندامی پەرلەمان دەتوانن لە جیاتی گەلێک بڕیار بدەن ئێمە ئەوە قبول ناکەین ئەو کاتی داوای ئەوە دەکەین دەبێ ئەو شێوازی هەڵبژاردننی سەرۆکە بە ڕیفراندۆم ڕایگەل باشە نازەمە ئێمە پرسیارێک دەکەین دواکاتی پارتی دیموکراتی کوردستان بەشدار نەبێ لە هەڵبژاردننی سەرۆکی حەقی پێ نەدەین حەقی پێ نەدەین لە ڕیفراندۆمێکدا سیستەمی حکومڕانی وڵاتی خۆی دیاری بکە و هەڵبژاردننی سەرۆکی خۆی ئەی خێرە ئێمە لە پێناوچدا شۆڕشمان کرد و قوربانیماندا ئەو گەلە ئەوەی پێ بەڕەوان نەبینین بۆیە ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان ئەمڕۆ لە ڕاگەاندراوە کەشماندا جەختی لەسەر دەکەینەوە حەقی هاوڵاتیانی هەرێمی کوردستان شایستەی حکومڕانیەکی مۆدرن و سەردەم و دیموکراسی و ڕێزگرتنن لە ئەوەی ئێوە مۆدرنە ئەوەی لایەنەکانی دیکە مۆدرن نییە ئەوەی کە چوار لایەنەکەی دیکە داوایان کردووە
ئەمە ئەوە بە مۆدرن دەبینێن ئەوە بە تێڕوانینی ئێمە باشترین ڕێگایە جوانترین ڕێگایە گەل بەشدار بێ لە هەڵبژاردننی سەرۆکی خۆی و ئەگەریش ئەو حەقی لێ بستینینەوە گەر ئەوان بۆ ڕازی نەبوو لایەنەکانی دیکە بژاردی دیکەتان هەیە ئەو حەقە بەخۆی لە بژاردی دووەمتان چییە؟ بژاردەی دووەمتان چییە؟ بژاردەی دیکە ئەمە بژاردەی یەکەم و ئەساسی لە لای ئێمە بریتە لە تەوافق و سازان دیسان دەڵێنەوە ئەو بابەتە بابەتی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بابەتێکی هێندەی یاساییە دوو هێندە سیاسیە پێویستی بە ئیتفاقی سیاسی نێوان لایەنەکان هەیە تەمەنا دەکەین بژاردەی یەکەم بەلای ئێمە ئەساسترین بژاردە لای پارتی دموکراتی کوردستان تەوافق و سازانە بەڵام کە تەوافق و سازان نەبوو گەل دەتوانێت بڕیار بداتن بژاردەی دووەم بژاردەی دووەم گەل بڕیار دەداتن ئایا ئەو تەوافق و بژاردەی دووەم بریتە لەوەی گەل بڕیار دەدا لە ڕیفراندۆمێک ئایا سەرۆک بەخۆی هەڵدەبژێریتن یان ئەوەتە سەرۆک لەلایەن نوێنەرەکانی ئەوە لە پەرلەمانی کوردستان هەڵدەبژێردرێ دواکارتی پارتی دیموکراتی کوردستان هەڵۆشانی حکومت دەبێ گەر تەوافق نەما هیوادارین نەگەینە ئەو قۆناغا بەڵام بەدڵنیاییەوە ئەگەر نەفەسێکەبی باوەڕی بە تەوافق نەبێتن نەتەنها لە حکوومەتی بەدڵنیاییەوە خۆی ئێمەش حزبێکین حزبی تا ئەمڕۆکە بە پێ هەموو هەوڵ هەڵبژاردنانەی کرانە لە بەغدا هەڵبژاردننی پەرلەمانی بەغدا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئێمە حزبی ڕقمیەکی کوردستانین معقولە بتوانرێتن پارتی تەهمیش بکرێت کە حزبێ کاتە دواکارتان چێ بێت جگە لە تاریخ جگە لە سوقل و جگە لە سنگ و جگە لە پێگەی دواکارتی ئێمە ئەوەیە بگەینە سازان نەگەیشتن و هەنگاوانێکە لە دوای ئەوەی ناگەینە سازان دەگەڕێنەوە ڕایگەل لە ڕایگەلشدا احترامی ڕایگەل نەجرەوە و کاتی گەل بڕیاری خۆی دەداتن کە ئایا چه هێزێکە ڕێگری لەو دەکا و چێشە پشت بە ڕایگەل و ئیرادەی گەل دەبەستێتن بەڵێ ومێت خۆشنە و سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئەوەی ئامادەبووی لەم گفتوگۆی لەگەڵمان